ئەوە پیسایە عزیزە ئەوە پیسایە تاولی ئێستا بەیانی لەوانەیە بە بازاری دابێتە خوارێ لەناو بازاری ڕانیم لە نزیک شەقامی بازاری دۆلارەکەم لێرە نزیکی سێ مانگ دەبێت ئاوەڕۆی بەشێک لەم دوکانانە گیراوە بەهۆیەوە ئەم دوکانانەی ئەم شەقامە ئاوەڕۆیان دێتەوە ناو و هەمویان پڕ دەبن لە ئاو ئەگەر بێت هاوکارم دیمەنی ئەم دوکانە پیشان بدات هەمووی پڕ بۆ لە ئاو ئەمە یەکێکە لە دوکانانەی ناو بازار کە بەم شێوەیە منهۆڵەکە گیراوە و ئاوی منهۆڵەکە یاخود زێرابەکە دێتەوە ناو دوکانەکە مام حاجی سڵاو لەبێ الله سەرچاوم بەڕێزی ئەمە چی ئەم ئاوا واللهی ئەو کاتەی کە جەنابی شارەوانی و کۆمپانیای ئەو جادان دروستکێت تەبیعی دەستخۆشیان لێ دەکەین و ئیشێکی زۆر جوانە تەبیعی مەمنون دەبێت ڕانێ زیاتریشی بۆ بکرێت بەڵام ئەو حەمەدوی کارەبایان کە دانا تەبیعی بە دەقاقی هەڵیانقەن کەمە دوکانمان لەوەیە تەبیعی گونجەکە شکا زێرابەکە شکا بەڵام ئەمە پێمان گوتم کاکە زێرابەکەتان شکان ئەو هەموو دەیدامنێنە تا گونجێک دوو گونجانی تێدەگرێن بەڵام جوابیمان نەدای بەخسیان نەکردین تەبیعی ڕاست هەموودەکاندانە و چیمەتوان تێکرد لە دوای چیمەتوەکەی پاشی سێ مانگان تەبیعی ئەو دوو دوکانەی سەرچوتەکەی سەرچوتی خوار بازاری دۆلاری دوو دوکانەکان کە بەیانی هەڵستانی هاتی شەوی پڕ بوو لە پیسایی و لەو ئاوە ئەم جارەکەنی ئەمەش هەست کە لە ڕاستی خۆ ناتوانین نوێنی هەڵگرین و بە بێشارەوانی ناتوانین دەستکاریکەین بەڵام تەبیعی هەست کە نوێنەکانی دوکانەکان نوێنەکانمان لە دیوی خۆمان لە دیوی دوکانەکەی چیمەتۆمان تێکردن و قەپاتمان تیمەتۆیەکی قەس تێمان کرد ئاوەکە نیە نێتە نێو دوکانەکانمان بەڵام ئێستا دوو دوکانەکەی مە قەتع بوون ئاو ناتە ناو دوکانەکان بەڵام لە پشتیمەوە ئەوە ئاوەکە سەری کردووە ئەوە بوو پیسایەکە دێ ئەو شلوانی پڕ بە بازار دەستا و نانەوخانە لەوانی بەیانی ئیشی بۆ نەکرێت لەبەرەوەی دوکان بە دوکان ئاوەکە دەسەرەوە دەرجێ پیسایەکە دێتە دەرێ ئەم جارەمە دەشتسین بەیانی یان دوو بەیانی باران بێ بخواانخواستا یعنی ئەو ئاوە خوrzەمی کا بە بن ئەوان دوکاناندا بێ هەم وڵاتەکە زۆر ناخۆش دەبێت جام ئێستا داوامانەیە تەکلیفمانەیە کن ئەو هەمودەی ئەو نوێنەی هەڵبگرن هێندە بە زەحمەت نییە نوێنەکەی هەڵبگرن گونجەشکاوەکە دیارە ئەو گوندەی کرد بە دەقاقی شکاوە منهۆڵەکە دیارە منهۆڵەکە دەوری نیومەتی چەند دەبێ وایە ئەم وڵی تقریبی ئەوە سێ مانگ دەبێ وایە بەڵام ئەو دوو دوکانە کە قەتع بوون ئێستا ئاوەکە پتر زۆر بووە ئی بازارەکەی لای خەتی مزگەوتی خوار بازاری دۆلاری هەمووی دێتەوە سەر ئەو خەتەی ئێستاوە ئەوە تا بۆ خۆ دەزانێت ئەو هاتوتە ئەو دوکانی ئەو شەو لەوانەیە سپەیلی بێتە ئەو دوکانێ دی لەوانەیە بەیانی ئەگە دەستکاری نەکەن بەسا بڵین بە بازاریدا ئەو پیسایە بێتە خوارێ لەبەر حالەمێ و تۆزێک شتێکی ناخۆشە بەڵام جا چ بکەیت ئەو دوکانانەی کە گرفتیان بۆ دروست بۆ چەند دەبێت 20 دوکانە ئەو زێرابە لەکن مزگەوتی ڕاتۆتە خوارێ بە بندە بازاری دۆلاریدا هەمووی ئەو زێرابە کۆنەکە هاتۆتە خوارێ یەکسەر ڕۆیەوە بۆ قولێ بەڵام تەبیعی لێرانە دوو فەرعی لێ بۆتەوە ئەو فەرعی کە هەموودەکە مەسە دەقاقەشکان دوێتی تەبیعی لەوێ پێدا هیچ کێشەی نییە مابینی مەترونیوەکی نوێنەکەی هەڵگرن دەزانی کێشەکە لەکوێیە بۆنی ناخۆش نێو خەڵکەیان دابوونەکە چۆنە بۆنەکە ئەوە پیسایە عزیزە ئەوە پیسایە داو لە ئێستا بەیانی لەوانەیە بە بازاری دابێتە خوارێ ئەو شەو لەوانەیە سپەینێ لەوانەیە نوێنەکەی خۆی چیمەتۆ تێکە ئەگەر چیمەتۆی تێکرد بۆ دوکانەکەی سەرێ دەڕوا معنای لە دوکانەکەی سەری لەوانێ ئەویش وا دەکە وردەوردا ئاخر دوکان بە بازاردا دێتە خوارێ بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە من قسەم لەگەڵ ئەحمەد مەلاوس و سەرۆک شارەوانی ڕانیە کرد ئەوتی ئێمە تیمێکی چاکسازیمان ڕاستپاردووە بۆ چارەسەرکردنی گرفتەکە ئەبێت شەقامەکە بە دووری 20 مەتر هەڵبکەندرێتەوە ببردرێت بۆ ئەوەی ئەو منهۆڵە یاخود ئەو ئاوەڕۆیی کە گیراوە بکرێتەوە وەوتیشی پێش ئەوەی کە باران ببارێت یاخود وەرزی بارانبارین دەست پێ بکات ئێمە بەدڵنیاییەوە ئەوە قسەی ئەوە کەوتی ئەمە گرفتەکەیان بۆ چارەسەر دەکەن.